سڵای خۆی گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. ئەم بەرنامەی بەتایبەت قسە لەسەر شەفافیت دەکەین، شەفافیت لە مامەڵەکردن لە سامانی گشتی لە هەرێمی کوردستاندا. دەپرسین مامەڵەی ئێستای وەزارەتی سامانە سروشتیەکان و گروپێکی ناو حکوومەت بە سامانی سروشتیەوە لە هەرێمی کوردستان چەندە مامەڵەیەکی یاساییە و یاسا چۆن و ڕێگە بەکێ دەدات کە مامەڵە بە سامانی گشتیەوە بکات لە هەرێمی کوردستاندا. ئایا دەکرێت بەبێ ئاگاداری پەرلەمان و خەڵکی کوردستان بڕیار لە فرۆشتنی سامانی گشتی ئەم هەرێمە بدرێت کە سامانی هەموو خەڵکی هەرێمەکەیە بۆ ماوەی 50 ساڵ؟ سامانی سروشتی لە هەرێمی کوردستاندا چۆن وا بکەین ئێمە سامانی سروشتی لە هەرێمی کوردستان لە بری ئەوەی ژەهر بێت بۆ ژیانی خەڵکی بیکەین بۆ چارەسەری برین و بێدادی و قەیرانیەکانی خەڵکی ماندووی هەرێمی کوردستان. ئایا لە هەرێمی کوردستان هێزی یاسا ئەوەندەیە کە ڕێگە نەدات حەق و بەشی ئێمە لە سامانی سروشتی لەلایەن گروپێکی دەسەڵاتدارەوە بفرۆشرێت و بۆ بەرژەوەندی گشتی و تاکە کەسی بەکار نەهێنرێت؟ بۆچی لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی داهات و ژیان شەفاف نییە و کەس نازانێ چۆن و چەندە؟ مەترسی شەفاف نەبوونی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان چییە و چۆن وا بکرێت کە فایلی نەوت لە بندستی کۆمەڵێک کەسی دیاریکراو دەربهێنرێت؟ مەترسیەکانی مانەوەی فایلی نەوت لە بندستی کۆمەڵێک کەسی دیاریکراوی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا بە ناڕوونی و ناشەفافی چییە؟ ئەم تەوەرە لەگەڵ دوو میوانی بەڕێز داوتێ دەکەین زۆر بەڕێز دکتۆر عەلی ئەحمەد پسپۆڕ لە بواری شەفافیت و هەروەها پسپۆڕی یاسای کارگێڕی، زۆر بەڕێز دکتۆر غالب محەممەد دکتۆرای هەیە دیارەخوانی بڕۆنامەی دکتۆرای لە شیکاری نەوت و گازی سروشتی و هەروەها سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە و سامانە سروشتیەکانە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دکتۆر عەلی سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم، دەمەوێت بپرسم ئێستا مامەڵەی حکوومەتی هەرێم بەتایبەت لەگەڵ سامانی سروشتی هەرێمی کوردستان چەندە مامەڵەیەکی یاساییە؟ بەڵێ سپاس پێشەکی ئەوەی ڕاستی بێ ئێمە ئەگەر ئەو بزانین سێری واقعەکە بکەین و سەری وەزعەکە بکەین کە بەڕێوەبردننی داهاتی نەوت و داهاتی گشتی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان زۆر ناشەفافانە بەڕێوە دەچێت، چونکە ئەگەر لە بەسیترین شتو دەست پێ بکەین ئەوەیە کە داهاتەکانی نەوت ینی تەنانەت پەرلەمانیش ئاگاداری نییە زۆر جار و لە لای مەسەل کورت کراوەتەوە یان قەتیس کراوە لەلایەن چەند کەسێکی دیاری کراوە کە غەیری ئەو کەسانە هیچ کەسێکی تر هیچ هاوڵاتیەک هیچ دەستگایەک ناتوانێت بزانێت کە ئایا ئەم داهات و ئەم پارەی نەوتە چۆن ئەڕوا و چۆن دێت و بۆچی سەرف ئەکرێ. بەسیترین نمونە ئەگەر باسکەین ماوەی لەمەوە پێش دیوانی چاودێری دارایی باسی ئەوەی کرد کە بە هیچ شێوەیە و ئاگاداری داهاتەکانی نەوت نییە لە کاتێکە دیوانی چاودێری دارایی دەستگایەکی سربەخۆیە کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە و ئیشی سەرەکی بریتە لە لێکۆڵینەوە لە چۆنیەتی خەرجکردنی داهاتی گشتی لیان لە بڵین تەدقیقکردنی ئەو حساباتانی کە حکوومەتی هەرێم دێتە دەستی وە چۆن سەرفی ئەکات. ئێمە هەموو ڕۆژێک ئاگادارین کە ئەندام پەرلەمانەکان زۆرێکیان داوای واکەن کە ئەم شەفافیەتە زیاد بکرێت کە زانیاری زیاتر لەبار بێ لە بەردەست بێ بۆ خەڵک کە بزانن مەسەلەن داهاتەکانی نەوت چۆنە و ئەو داهاتە لەکوێدا سەرف ئەکرێ و بۆچی تەرخان ئەکرێت. بۆ نمونە مەسەلەی گرێبەستەکان، ینی ئەساسی ئەم کێشەیە گرێبەستەکانە بەڕای من کە گرێبەستەکان کەس ینی کۆمەڵێکی زۆر کەم نەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان کەم کەس هەیە کە تەنانەت ئەندام پەرلەمانەکانیش و پەرلەمان خۆی ئاگاداری ئەو گرێبەستانەین بە هیچ شێوەیە. کەواتە دکتۆر مامەڵەکە مامەڵێکی شەفاف نییە لەگەڵ سامانی سروشتی لە هەرێمی کوردستان؟ نەخێر، کەواتە مامەڵەکە مامەڵێکی یاساییش نییە بۆ خۆی نیشانەی پرسیاری لەسەر بەتەکید. ینی ئێستا ئەمە با بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بۆچی شەفافیت ئەمە قسەی لەسەر دەکرێ و ئەبێت هەبێ و ینی بە شێوەیەکی بەربڵاو ئێستا زۆر بڵاو بۆتەوە لە هەموو جیهاندا. مەسەلەکە ئەوەیە کە ئەڵێن زۆرێک لە نووسەرەکان ئەڵێن بوونی شەفافیت یەکسانە بە شەرعیەتی ئەو حکوومەتە، هەتا ئەو شەفافیەتە زیاتر بێ شەرعیەتی حکوومەتەکەش زیاترە بێ، هەتا ئەو حکوومەتێک کراوەتر بێ لە چۆنێتی خەرجکردنی داهاتەکانی ئەمە زیاتر دلیلە لەسەر شەرعیەت بوونی ئەو حکوومەتە و ئەو دەسەڵاتە. بێگومان بە پێچەوانەشەوە چەندە ناشەفاف بێ ئەوە ینی تەنانەت گەشتۆتە ئەو ڕادەی کە شەفافیت باس بکەن لەگەڵ شەرعیەتە. بۆیە ئێستا زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان ئەگەر سێری دنیاش بکەین مەسەلەن ئەو وڵاتانی کە زۆر لە پێشەوەن و پێشکەوتون و بڕی گەندەڵیتیانە زۆر کەمە ئەو وڵاتانە کە شەفافیەتیان زۆرە. مامەڵەی نەوتی لە هەرێمی کوردستان مامەڵەکردن بە نەوت و سامانەکانی دیکە و بۆچی ئەوەندە ناشەفافە؟ یعنی مەبەست لە ناشەفافبوون چییە گەر بە کورتی پێ مامەڵە؟
مەبەست لە ناشەفابوون ئەو شتانی کە ئێستا باسمان کردن بۆ نمونە حکوومەت سیاسەتەکانی لە بواری نەوتە وازەح نییە ڕوون نییە مەسەلەن تەنها چەند کەسێک ئاگاداری بەڕێوەبردننی ئەو داهاتن ڕوونی یا خود نایانەوێت ڕوون بێت بێگومان یعنی ئەمەش سەبەبی سیاسی هەیە بە تەکید کە زۆر جار سیاست حتا حکوومەکە بۆ مەسەلەیەشەوە وا ئەکات کە شەفاف نەبن لەبەر هەندێ شتی لەبەر هەندێ مەسلەی تایبەت کە هەموو یەچێتە بواری زۆر جار بەرژەوەندی تاکە کەس و بەرژەوەندی لایەنێک و یان مەسەلەن بۆکو ئەداتێک بەکارێنرێ بۆ مەسەلە سیاسیەکان بەڕاستی ئەمە کێشێکی زۆر گەورەیە ئەمە ئەبێت لە مەجای نەوت و لە مەجای داهاتە سیاسەتی گشتی وازەحمان هەبێ ڕوونمان هەبێت کە هیچ نەبێ زۆربەی لایەنە سیاسەکان کۆک بن لەسەری چونکە ئەگەر وانە ئێستا ئەگەر حکوومەت بێوێت سیاسەتی خۆی لە مەجای نەوت و سامانی سروشتیا شەفاف بکات بەچ سیاسەتێک دەوتری سیاسەتی شەفاف ینی سیاسەتی شەفاف چییە؟ سیاسەتی شەفاف ئەوەیە بۆ نمونە ئێستا گەر تۆ بچیتە سەر وەبسایتی وەزارەتی سامانە سروشتیەکان زۆر معلوماتی تێدایە یعنی یەکێک لە کۆڵەکەکانی شەفافیت بریتە لە بەردەستبوونی زانیاری بۆ خەڵک بەڵام کە بڵاو دەکرێت دروست ڕاستە ئایا ئەم زانیاریانە کەس ناتوانێت پشڕاستی بکاتەوە لایانی سێهم هەیە پشڕاستی بکات نەخێر ئەوەی ئێمە ئاگادار بین نەخێر و ئەمەیە کێشەکە ینی تۆ ئەو لەلایەکەوە پێت ئەمە ناوترێ شەفاف ینی یەکەم هەنگاوی شەفافیت ئەوەیە کە مثلا ئەو زانیاریانە کە بڵاوەکرێتەوە هەر ئەو نییە زانیاری بێ بۆ دەمکوتکردنی خەڵک بێ بەڵکو ئەبێ کوالتی ئەو زانیاریانەش زۆر گرنگە کە ئایا ئەمە چییە چەندێ ڕاستە و ئایا کەس هەیە ئەم داهاتە ینی بەدوایە بچێ و ڕاست و دروستی ئەو داهاتانە یەکلا بکاتەوە بۆش ئەمە دیوانی چاودێری داراییمان هەیە دەستەی نەزا هەمان هەیە ئەمانە لەکوێی ئەم ژمارانیان هیچ ئاگاداری ئەم ژمارانن کە باوەڕ ناکەم ینی خۆی دەستەی ینی خۆی دیوانی چاودێری دارایی بە ئاشکرا باسیەوەی کردووە کە داهاتی نەوت نایەتە لای ئەوانە و ئاگاداری نین دەست خۆش دکتۆر خالد دێمە لای بەڕێزت ئەو لایەنانە شوێن کە مافی ئەویان هەیە کە مامەڵە بە سامانی گشتیەوە بکەن و دەبێت کێبی کات بە چاودێری کێ بکرێت ئێستا چۆنە لە هەرێمی بەڵێ سڵاو لەوە و لە بینەرانی خۆشەویستان تەوانە گەر لە هەرێمی کوردستان بەڕاستی هیچ لایەنێک ناتوانێت مامەڵە بە فرۆشتنی نەوتەوە بکە ینی بێت بلۆکێک بفرۆشت بەستم لایەنە بەسم جیهەدا گشتەکان بەڵام ئەبێ لەسەر بنەمای یاساوە ئەو ڕێنمایانەی کە دەرچووە تۆ توانی مامەڵە بکەی بە کەرتی نەوتوە ینی لە عێراق ئەگەر واز لە عێراق بینی باسی هەرێمی کوردستان بکەین بە سێ قۆناغ تێپەڕیوە لە بواری نەوتە بەپێی یاسا و ڕێنمایەکان قۆناغی یەکەم لە 2001 بوو کە بەپێی نووسراوی 1803 کە نووسراوی ئەنجومەنی وەزیرانی سلێمانی بۆ کاتە دەستەیەکی گشتیان دروست کردو بۆ پرۆژەکان کە پەیوەست بوو بە نەوتوانەوە قۆناغی دووەم ئەوە بوو کە دوای ئەوەی کە پارلەمانیان کارا کردەوە یاسای ژمارە 38 بوو کە دوو دەستەی دروست کردبوو بە بەڕێوەبردننی نەوت و غاز لە زۆنی سەوز و ئەو کاتە و زۆنی سەردی ئەو کاتی کە هەولێر دووە کێگرتەوە بەڵام دوایەوە لە 2007 قۆناغی سێم دەستی پێگر ئەو یاسای 21 ڕەفزی یاسای 38 کرد و یاسای ژمارە 22 نەوت و غاز دەرچوو با بینە سەر یاسای ئێستای کە یاسای ژمارە 22 نەوت و غازە ئەمە بڵێ ئەم یاسای پێگاتوە لە 61 مادە لە 61 مادەکە و تقریبان 885 بڕگەیتایە 25 مادەی کە پەیوەستە بە ڕاستەوخۆ بە ژیانی هاوڵاتیانەوە و بە شەفافیەتەوە بە سندوقی داهاتەوە بە سندوقی ژینگەییوە بە سندوقی بۆ ینی بۆ ئەجیال مستەقبەلیە کە بەکارێنی هیچی جێبەجێ نەکراوە بۆ ئەوەی ئێمە نەوت بخینە خەتێکی شەفاف یان بخینە سەر ڕێڕەوێکی شەفاف ئەبێ ئەم ئیشانە بکرێ یەکەم ئەبێ کیبکۆ کە کۆمپانیا 4 کۆمپانیایە لە بواری نەوتە ئەو 4 کۆمپانیا بەپێی یاساکە دانراوە کە کۆمپانیای نیشتیمانی چیبکۆ ئەوەیە کە بڵین گەڕان بە دوای نەوتە کۆتۆ سندوقی داهاتی نەوتە کۆمۆ هەناردەکرد باز بە بازارکردنی نەوتە و کۆدۆمان هەیە کە دروستکردنی پاڵاوەکان لە عەرزی واقع داوجودیان ئەم زۆرە مامەڵەی لە هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی داهاتی گشتی چ زۆرە مامەڵەیەک بەڵێ هەمووی ناشەفافە سەر تاپای نایاساییە ینی هەموو مامەڵەکردنی لەگەڵ کەرتی نەوتە سەر تاپای نایاسایە بۆ لەبەرەوە وەزیرێک ناتوانێت مامەڵە بە کەرتی نەوتەوە بکە تاقە کەسێک ناتوانێت نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێت یعنی ئەمە زۆر خەتەرە لە هیچ دنیایەک ئەو شتە ڕوونادا تۆ بێ بلۆکی نەوتی بفرۆشیت عێراق لە ساڵ 1940ەوە اتفاقی لەگەڵ کۆمپانیایەکی تورکی کردووە
لە ساڵ 1970 یەکەم بەرمیلی نەوتی لە کەرکووک دەرکردووە هەتا ئێستا بەو هەموو قەیرانەوە بەو هەموو بەدبەختی کە بەسەر عێراق تێپەڕیوە کە لە ژێردەسەڵاتی تورکیا و عوسمانیەکان بووە ئەنجا بریتانیەکان ئەنجا نازان فەڕەنسی ئینجا ئەموامانە کەس نەیتوانێت بلۆکێکی نەوت بفرۆشێ کەس نەیتوانێت بیرێکی نەوتیش بفرۆشێ ئێستا ناکرێ وەزیرێک بێت مامەڵە بە نەوتی من و تۆ بکە یعنی ناکرێت مامەڵە بکە بە نەوتێکەوە لە گەرمیاندا دکتۆر غالبە و گرێبەستانی کراون یعنی زۆر ئاردووکان باستان لەوە کردگەم گرێبەستانە شەفافێتان تیان نیەوە نازانێت چۆن و چەندن و بەتایبەت ئەوەی کە باز دەکرێت گرێبەستێکی 50 ساڵی هەیە ئایندە ئەم گرێبەستە چۆن دەبێت ینی هەروە دەمێنێتەوە ئەم گرێبەستە طبعا 57 بلۆک هەیە 57 گرێبەست کراوە لەم 57 بلۆکە گرێبەستە 41 گرێبەستی لە وێبسایتی وزارەتی سامانە سروشتەکان هەبوو ئێستا ئەوش نەماوە تقریبا گرێبەستانە ژانی گرێبەستێک بڵێ 16 گرێبەستی دیار نییە 16 گرێبەستی نازانین چۆن کراوە بۆ نمونە گرێبەستی داناغاز تا حەداکەم یەک هاوڵاتی یەک ئەندام پەرلەمان یەک کەس زانی بێتی ئەو گرێبەستە چۆن کراوە و هەر کێشەکەش لەسەرەوەیە وردە وردە ینی ئەمە سەرەتایەکە و کۆمپانیەکان شکاتمان لێکەن ببینە لە 10 ساڵی داهاتوو چەندین کۆمپانیاتر شکاتمان لێ بکات ئەمە ئەوە ئەگەێنی ئەم برادرانە وڵاتانی نەوت دەفرۆشن نمونەی لەم جۆرە مامەڵەکردن هەیە بە فایلی نەوتەوە کە هیچ هاوڵاتیان یاریمە کوردستان ئاگاداری نەبێت تەنها نوخبەیەک لەناو دەسەڵات بەڵێ ئێمە ناڵێم وەکو نەرویج و وەکو سوید بۆی بابەتەکە هین نەبێت کە نەرویج وڵاتوانە بابین مامەڵی خۆمان بکەن لەگەڵ عێراق باشە ئێمە بەشکین لە عێراق لە هەموو جاکەن یاسای نەوت و غازی نییە چکە تا ئێستا یاسای نەوت و غاز وەکو پرۆژە ماوەتەوە لە پەرلەمان دەنگی لەسەر نەدا بەڵام ئێمە یاسای نەوت و غاز ئێمە یاسای نەوت و غاز ینی بابێم ڕوونی کەمە بۆت عێراق دوو مادەی هەیە لە دەستورە لە 145 مادەی دستوریە کە لە دستوری عێراق دوو مادەی هەیە 111 هەیە و 112 لە 111 بەس ئەوە ناڵێ ئەڵێ نەوتی عێراق نەوت و غازی عێراق مڵکی هاوڵاتی عێراق لە 112 شا ئەڵێ دوو فەقرە یەکەمی ئەڵێ چۆن مامەڵە بکرێ مامەڵەکردن لەگەڵ نەوتا چۆن بێت حکومەتی هەرێم بە ئەتیفاق لەگەڵ حکومەتی عێراقیوە بێ و لە مادەی دووەم شا ئەڵێ هەر پلانێکی استراتیجی مانیشدانە هەر بە ئەتیفاقە بێت بەڵام تۆ سەیکە عێراق لە شەفافێتی نەوتا چۆنە عێراق 15 محافەزەیە 3 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشی ئەتوانێت موچەی فەرمانبەرەکانی بدا ئەتوانێت پرۆژەی استراتیجی بکە ئەتوانێت مەسافی دروستکە سە خەریکە مەسفە لە کەرکووک دروستەکە مەسفە دروستەکە لە مووسڵ لە نازانم چێ و ئەتوانێت لەگەڵ پرۆژەی استراتیجیە بێ و شەڕێکی گەورەی هەیە لەگەڵ داعشە و 150,000 حەشدی شعبی هەیە بێ موچەی بداتێ باشە بۆ ئەتوانێت ئەمە بکە بە 3 ملیۆن بەرمیل بەڵام ئێمەی هاوڵاتیە کە یاسامان هەیە بە پێی یاسای ژمارە سێمانەیە کە ئەگەر بیخوێنیتەوە ئەڵێ ئەم یاسایە چۆن نابێت جێبەجێ بکرێ هاوڕێگان ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێ ئەو کاتە ئاشتی هەورامی و بنەماڵەی بەرزانی و بەشێک لە یەکێتی نیشتمانی کوردستان ناتوانن گەندەڵی بکەن لە کەرتینەوەدا مجبورن ئەو یاسا جێبەجێ نەکرێ یعنی هەر من المعقول 7 ساڵە ئەم یاسایە دەرچووە کەواتە یاساکە تەنها لەبەرەوە جێبەجێ ناکرێت کە فایلی نەوت بە قاموزی بمێنێتەوە و خەڵکی ئاگاداری نەبێت 7 ساڵ زیاتر لە 7 ساڵە دەرچووە لە 2007ەوە چی 7 ساڵ لە 2007 تا ئێستا تقریبا 9 ساڵە کات بەڵێ سێ کابینەی پەرلەمان بەسەریا تێپەڕیوە کەسیان نەیانتوانێت یەک کۆمپانیا تەشکیلکەن بۆ نەیانتوانێت تەشکیلکەن کە من پێم وایە پەرلەمانی کوردستان ئێستا پەکخراوە بەشێکی زۆری چەند بڵێن لەوە 160 لەسەر سەرۆکاتی هەرێم بێت و مەسعود بەرزانی بێت 140 لەسەر سندوقی داهاتی دکتۆر غالب دەست خۆش دەچمەوە لای دکتۆر عەلی دکتۆر مەترسی ئەم جۆرە ناشەفافبوونە چییە کە هیچ خەڵکی کوردستان پەرلەمان بەشێک لە لایەنەکان دیارنە زۆرینانی دیعایەوەکن کە ئاگاداری فایلی نەوت و دۆسی سامانی سروشتینین ئەگەر فایلێکی ئابووری بەم جۆرە بەڕێوە بچێت مەترسی ئەمە چییە مەترسیەکانی ناشەفافبوونی بەم جۆرە چین بێگومان مەترسی زۆرە چونکە نەوت داهاتی سەرەکی تا ئێستاش تا داهاتی سەرەکی ئێمەیە و پێم وایە ئەو داهاتش کە ئەفرۆشێک کەم نییە نزیکە بێتەوە لە ملیۆنێک بەرمیل کە ڕۆژانە کوردستانی فرۆشێت بەڕاستی کە ئەمە گەندەڵی تیا بوو ئەمە ئەساسی ئابووری تۆیە لەم کاتەیە ئێمە ئابووریمان پشت ئەبەستێ بنەوت اقتصادێکی سربەخۆمان نییە بۆیە کە گەندەڵی لەوەیە هەبوو بە مانای چی یعنی بە مانای بڵاوبوونەوەی گەندەڵی لە هەموو شوێنێ نەبوونی پارە نەبوونی موچە ئەمە هەمووی دەرهاویشتەی ئەو ناشەفافەتەیە کە لە داهاتی نەوتا هەیە یعنی ئێمە نازانین هەرو نەئەزانی ئەڵێ حکوومەتی هەرێم 2 ملیارد دلاری دۆڕان بە دانەغاز لە کۆمپانیایەکی تر ئەوەندەی دۆڕان ئەی باشە ئەمانە ئەبێ ئەمە بپرسین هۆکاری ئەمە چییە کاتێ ئەم گرێبەستانە کراوە چۆن حسابی ئەم مەسەلانە نەکراوە ئایا ینی کەس نەبووە کە بتوانێت حکوومەتی هەرێمانەوێت سوود لە فایلی وەربگرێت فایلی نەوتی سامانی سروش لە هەرێمی کوردستان بخەینە چوارچێوەی یاسا چۆن ئەم فایلە چۆن ڕێک بخرێت بە یاسا مەسەلەن ئێمە خۆمان یاسای نەوت و گازمان هەیە هیچ نییە بێ ئەو یاسایە ئەگەر جێبەجێ بکرێت
ئەوە تا ڕادێکی باش ئەو مەسەلانە کەم ئەکاتەوە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە یاسا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو یاسا ئێستا واقعیەکە ئەوە کێشەکەیە ئەو یاسایە کاری پێ ناکرێت بەڵێ تاکە ڕێگە ئەوەیە کە پەرلەمان زەخت بکە زەختی مەدەنی ینی هیچ ڕێگایەکی تر نییە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم بەفیڕۆدانی داهاتە ئەو ڕێگای بڵین سلمی و ڕێگای ئاشتین ینی خەباتی سیاسی بۆ خەباتی خەڵک گەربیەوێت کە ئاگداری داهاتی خۆی بێت بزانێت چۆن مامەڵە بەفارینەوەتەوە دەکرێت دەبێت چی بکاتانی بۆ ئەو ڕێگە لەم جۆرە ناشەفافێتە بکرێتەوە باسی دەکەن وەکو پێم وتی خەباتی مەدەنی قانونی لە بەردەمی چی هەیە خەباتی مەدەنی زۆر ڕێگەی قانونی دەربڕاوە چۆنە ئەوە بەڕاستی مشکلە چیە لە وڵاتانە ئەگەر جەنابەت بزانی ئێمە چەند سێ نوع ڕقابی سەرەکیمان هەیە یا دەندێک گەزەڵێت 4 یا 5 مثلا ڕقابەی دادگامان هەیە ڕقابەی پەرلەمانیمان هەیە ڕقابەی ئیداریمان هەیە و ڕقابەی مجتەمەعی مەدەنی و هەروەها ڕقابەی ئێستا هەیئاتی مستەقیلیانە بۆ ئێستا کامیان دەوری هەیە بۆ خەڵکی بۆ ئێستا جامە قسەکەی من ئەوەیە کە ئێمە ئەمانە زۆربەیمان هەیە دادگامان هەیە بڵێ هەیئەی نەزاهەمان هەیە بڵێ دیوانی چاودێری داراییمان هەیە بڵێ بەڵام کێشەکە لە چیایە کێشەکە لەوەیە کە ئیرادەی سیاسی نەبوو زۆر زەحمەتە باسی ئەوە بکەیت کە چۆن تۆ ئەتوانی شەفافێت دەسەڵاتێک بۆ خۆی لەسەر ناشەفافێن بوونی مابێت یا مابێتەوە نایەوێت شەفافیدان ئیرادەی سیاسی چۆن بۆ ئاراستەیە ینی بەڵێ ئێستا کێشەکە لە چیایە تۆ ئێستا کە ئەگەر بۆ نمونە تۆ داواش بەرزکەیتەوە داوایە بەرزکەیتەوە بۆ تەسەوەر ناکەم بگاتە هیچ شوێنێ لەم مەسەلە حساسانە بۆیە ئەڵێن ینی ئیشە سەرەکیەکە بابەتە ناکرێت دادگەکانی هەرێمی کوردستانە بەجوڵێن شتێکی لێ بکرێنێت جێکی بجوڵێنرێت خۆ دەزانی ئایا حکوومەت تا چەند جێبەجێکە ئێمە بەسیترین نمونەت پێ بڵێم لەم ڕۆژانە ئەنجومەنی چەند ڕۆژ لەم و پێش نازەم مانگێک ئەبێیان ئەنجومەنی شوراوتی ئەم پاشەکەوتی موچە نایاساییە بەڵام ئایا حکوومەت گوێگرێت لەو هەرێمی کوردستانە توان لە ڕێگەی دادگای ئیتیحادیەوە ئەم بابەتە بجوڵێن و داوا بکەن فایلینەوە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە و مامەڵی ناشەفافی لەگەڵا نەکرێت هەندێک محاولە هەیە باسی ئەوەکە بەڵام ئایا تا چەندێک حکوومەتی هەرێم مولزم ئەبێ بەو بڕیاری دادگای فیدرالیەوە چونکە کێشەکە لە چیە تۆ قووەت لە دەست خۆیانە مثلا حکوومەتی ئێتیحادی قووەتی نییە بەسەر بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە بەسەر حکوومەتی هەرێمە ینی حکوومەتی هەرێم وەکو سەر بەخۆ مامەڵاکە تا ڕادەیەکی زۆر بەتایبەتی لە مەسەلەی نەوتە ینی ئەگەر حکومەکەش دەرچێت بەس وەکو سەرکەوتنێکی یاسایی لەوانەیە تۆمار بکرێت ئەگەر ناوەکو قانونیەوە ینی ئەوە ڕێگە پێدراوە کە پەرلەمان و خەڵکی ئاگادار نەبن گرێبەست بۆ فرۆشتنی داهاتی وڵات بکرێت بەڕاستی ئەم شتانە هەمووی نایاساین تۆ هەر بە پێی قانونی نەوت و گازی هەرێم ئەڵێ نەوتی هەرێمی کوردستان بە پێی خاوەندارێتەکەی وەکو مادەی 111 مادەی 111 دەستوری فیدرالی ئەویش ئەڵێ چی ئەڵێ نەوت و غاز لە عێراقا هەموو عێراقیەکانە ئەو کەس ینی حکوومەت لێرە خۆتان نەزانین حکوومەت وەکو چی وایە کوردستانی هەموو خەڵکی یا خودی گروپێکە ئێستا ئەوە قسەی تاواکەم مەسەلەن ئێستا ئەم نەوتە حکوومەت کاتێک کە تەسەڕوفی پێواکە معنایەوە نییە مڵکیش تایبەتی چەند کەسێک بێ ئەمە مڵکی خەڵکە یعنی تۆ وەکو وەکیلی خەڵک ئیشەکەی حکوومەت لە حکوومەتە وەکو وەکیلی خەڵک ئیشەکە بۆیە ناتوانێت خیانەت لە وەکالەتە بکە ئەگەر کردیژی ئەمە یاسایی نییە کەواتە بەکارهێنانی ئەمە و ناوی فرۆشتن و لەم جۆرە بابەتانە بەڕاستی ئەمە هەر وەکو سمعە بۆ حکوومەت شتێکی زۆر خراپە ینی تۆ چۆن باس لە فرۆشتنی کێڵگەی نەوتی ئەەکە یا بلۆک یا هەرچیەک بێت دەست خۆش دکتۆر عەلی دکتۆر غالب لە هەرێمی کوردستان دەستەی نەزاهەیە هەیە دیوانی چاودێری داراییە دیارە پەرلەمانی کوردستانی جەستاوە پەکی کەوتووە موئەسسانە لەمەوە ڕابردووە هیچ کاریگەریەکان نەبوو بۆ ئەوی فشار بکەن فایلینەوە بۆ خەڵکی ڕوون بکرێتەوە بەڵێ وەکوتم پەرلەمان دەبوایە زوو طبعا ئەنجومەنی پارێزگاکانی جارە بۆ خۆت لە ئەنجومەن پەرلەمان دەبوایە زوو ئەو یاسانەی ئەو کۆمپانیانەی تەشکیل کردایە بەڵام پەرلەمان دیارە یاساکە دەرەکاتەوە کۆمپانیاکەش هەر لەسەر ئەوانە تەشکیلی بکەن چونکە کۆمپانیاکە دەستەیەکە ئەو دەستە دەنگی پێدرێ لە ناو پەرلەمانە و زۆرینی ڕاب ئەندا پەرلەمان دەنگی پێدا کاتە باوەڕوون بکەینەوە بۆ خەڵکیەوەی کە ئێستا یاساکە جێبەجێ نەکراوە خەتای حکوومەت و گروپێکی تایبەتی ناو حکوومەت یاخود پەرلەمانی کوردستان ئەگەر باسی پەرلەمان بکەین پەرلەمان لە 2007 ئەم یاسادانراوە ینی بە سێ کابینە تێپەڕیوە کابینە یەکەم هەر بڕای پێی نەبووە و کابینەی دووەمیش هەر ئیشی دیانەکردووە و آخر کابینە کە کابینەی هەشت بوو پێم وایە کە پەرلەمانی ژەر کە حسابی هەشتی بووە بکرێ ئەو دەستی برد بۆ ئەم بابەتە و کۆتۆی دروست کرد کە سندوقی داهاتینەوتە بەڵام 100 ڕۆژ کاندیدیان نەنارد بۆ لە ئەنجومەنی وەزیران ینی
سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە نێچیروان بەرزانیە وە قوبات تاالبانی کاندیدی حکوومەتیان نەنارد بۆی دەنگی لەسەر بدرێت ئێکە دوای 100 ڕۆژ کە نەدنارد ئێتر وەزعەکە خۆی تێکچوو بۆ ئەوەی نەکرێ من پێم وایە ئەم پەرلەمانی کە ئێستا و وەستاوەیان کارەکانی ناکە بەشێکی زۆری بۆ دەگەڕێتەوە نایەنەوێ دیوانی چاودێری و ئەمانە کە باسم کردانی پرسیم ئەمانە دەوریچیان ئەمانە هیچ دەورێکیان خۆیان دەڵێن ئێمە هیچ دەورێکمانە زانی باشترین نمونە ئەو داهاتە ئەڕواتە ناو بانکێکی ئەهلیەوە لە هەموو دنیا نەبووە بانکی ئەهلی لە بانکی کوردستان بێ هەموو داهاتی نەوت بە بەرهەمە نەوتەکانەوە بە نەوتی خاوە بە نەوتی ڕەشەوە سندوقی داهاتەکان بە فعلی بەڵێ سندوقی داهاتەکان بە فعلی لە بانکی کوردستانە بانکی کوردستانیش بە فعلی من پێت ئەڵێم لێرەوە هی نێچیروان بەرزانیە کۆی مەوزوعەکە تۆوتت کێ خاوەنددارێتی پرسیارە لە دکتۆر کردوت کێ خاوەنددارێتی نەوتەکە لە هەرێمی کوردستان من دەڵێم هاوڵاتی نییە دەبایە لە یاسای ژمارە 22 بیاوسای بنەماڵەی بەرزانی و یەکێتی نیشتمانی کوردستانە چکە ئەو دوانە بەڕاستی ئێستاەوەی خاوەنی نەوت هەرێمی کوردستانە گروپ و خێزان گروپ و خێزان و بڵەماڵە و مەکتەب سیاسیەکانن کە بەڕێوە دەبن و بەکاری ئێنن لە هەموو دنیا نەبووە بلۆکی نەوتی بفرۆشرێت نەوت ئێستا ژەهرە بۆ ژیانی خەڵدیا و چارەسەرە بۆ چارەسەرێکی نەبووە کاکە گیان لە 2016 زیاتر لە 8 ملیۆن دلار نەوت فرۆشاوە پارەکەی ملیار دلار نەوت بکرێتە چارەسەر یعنی چی دەبێت دیوانی چاودێری نییە دادگاکان دەوری نییە ئای چی بکات یعنی چی بکات ئەبێ ئەم چوار کۆمپانیا ئەبێ پەرلەمان ئەم چوار کۆمپانیا دروست کات کە کۆمپانیەکانی دروست کرد ئەو کاتە نە وەزیری سامانە سروشتەکان نە ئەنجومەنی نەوت و خواز دەتوانن بڕیار بدەن بەس ئەو پەرلەمان خۆ سندوقی داهاتەنەوتەکانیش دروست کرد کە تۆ باسی دەکەیت سندوقی داهاتەنەوتەکان دەبێ هاوڵاتیان ئەمە بزانن ئەم حیزبانەی کە دەنگیان پێ ئەدەن حیزبێکی گەندەڵن و حیزبێکن ناتوان دیفاع لە مافەکانی ئەوان بکەن حیزبێکن بۆ خۆیان ئیشەکەن من لێرە ڕوو دەم لێ پارتی ناکەم چکە من پارتیم بۆ دەرکەوتووە تەواو بڕوان بە حیزب پارتی نەماوەکو حیزب پارتی بنەماڵەیەکە کارەکە بۆ ئەوەی کە داهاتی نەوت بە دوو جۆ چکە نەوت بە دوو بعدیە بعدی سیاسیە بعدی ئابوووریەکەیە بعدی ئابوووریەکەی پارەکۆکردنەوەکەی و لۆبی دروستکردنەکانێتی لە دەرەوە و بعدی سیاسیەکەیشی ئەبینین بەکاری ئێهێنێت بەرامبەر بە تورکیا بەرامبەر بین کاکەگیان ئەمە قسەی من نییە ئەسرا ئۆردوغان بەڕێوبەری گشتی پەیوەندیەکانی دەرەوەی وزەیە لە تورکیا ئەڵێ ئێمە لە 2016 11 ملیۆن تەن نەوتمان بردووە لە هەرێمی کوردستان یعنی 56% نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا ڕۆشتووە بەڵام داهاتەکەی لەکوێ کەس نییە با من یەکشت بۆ جەناب دڕوونکەمەوە ئەو 6 بلۆکەی کە ئاشتێورامی لە ویکلێکسا بڵاو بووە کە فرۆشتی ئەوێ بیفرۆشێت ئەم 6 بلۆکە با بێین تەحلیلێکی بزانم 6 بلۆکە خراپەکەیە یان 6 بلۆکە باشەکەیە کامیان باشەکان بە تورکیا پێشنیاری فرۆشتیان بەڵێ بەتەکی بەم بۆ تێخوێنمەوە لە 2015 بەپێی راپۆرتی وزارەتی سامانە سروشتەکان 210 ملیۆن بەرمیل نەوت دەرهێنراوە لە هەرێمی کوردستان ئەم 210 ملیۆن بەرمیلە چۆن دەرهێنراوە ئەمە راپۆرتی وزارەتی سامانە سروشتەکانە 42 ملیۆنی لە تەقتەق 105 ملیۆنی لە خۆرمەڵە 33 ملیۆنی لە شێخان و تاوکێ باشە کۆی بکەرەوە 180 ملیۆنەکە یعنی یەکێک ینی شێخان بەڵێ 180 ملیۆن بەرمیلی بەرهەم هێناوە ئەم بەس دکتۆر خالد ئەگەرەوە ڕوون بکەیانێ و پێشنیارە نەسەن پێشنیاری فرۆشتنی نقطەنەوتیەکان بوو ئەی خۆ تۆ ئەڵێ سێ پێشنیارم هەیە یەکێک لە پێشنیارەکان فرۆشتنی بیرەکان ئەستان نەک ئاشتی هەورامی هەموو حکوومەت و هەموو پەرلەمان ناتوانێت یەک بیر بفرۆشێت نەک یەک بلۆک چکە بەپێی یاسا موڵکی هەموو عێراقە و ئەبێ هەموو عێراق خرار بدەن لە زەرەوەی کە ئەیفرۆشن یان نایفرۆشن و عێراقیش وتم پێت لە 1927 تا ئێستا لە ژێر هەیمەنەی دنیای حزب لە ژێر هەیمەنەی دنیای وڵات بووە نەیتوانێت بیفرۆشێت اینجا با ئەمە دڕوونکەمەوە یعنی 85% نەوتی هەرێمی کوردستان لەم سێ بلۆکە لەو شەشەنە لە سێ دانەیەتی بە سێ دانەی فرۆشراوە ئەمە یەک اینجا وەرە پێشنیاری فرۆشتنی ئەی فرۆشێت ئەگەر من و تۆ قسەنەکەی دەفرۆشێت بەڵێ ئەگەر ئێمە قسەنەکەین ئەگەر ڕاگەیاندن قسەنەکات ئەگەر ڕێکخراوەمان دەنێگار قسەنەکات ئەگەر یەکێتی بە ئەتیفاق لەگەڵ پارتیە نایەوێ بیفرۆشێ بێ ئەوش قسە بکە و دەبێت سێلایەنەکە کۆڕان لەگەڵ یەکگرتو لەگەڵ کۆمەڵە ئەم سێلایەنە خۆیان یەکلاک کاتۆ قسەکان بۆ زۆر هیچ چارەسەرێکی قانونی بوونی نییە ئێستا بۆ فایلی فرۆشێت چۆن پەرلەمانی پەک حسابی بۆ قانون نەکرد ئەوە ئەمیش ئەفرۆش حساب بۆ قانون ناکە بەڵام خۆ دەبێت بەڕاستی ئەم حیزبانەی لای ئێمە ئەمانەی کە لە پارێزگای سلێمانین بە یەکێتی و بە گۆڕان و بە یەکگرتو و بە کۆمەڵ تۆ بۆ خۆت ئەندامی ئەنجومەن کە کار لە ئەنجومەنی پارێزگای ئومێدت هەیە کە ئەم ئەنجومەنانە و پەرلەمان و دەستێنە زاهە و ئەمانە هیچ شتێکیان لێ بەرهەم بێت لە مەسەلەی فایل پێم وایە ئەنجومەن هەر ناتوانێت دەست با بۆ کەیسی نەوت من خۆم سەرۆکی لیژنم تا ئەڕۆم بۆ بیرێکی نەوت بیبینم
دنیا ئەنەمە یەک ئەنجا نایڵ من ڕۆمە ژوورەوە ڕێگە بە ئێوە دەن بیرنەوەتەکان هیچ ڕێگەیەکیان بێ منەدەوە هەر کاتچوونە بۆ لای کۆمپانیەکان توێتەوە مامەڵاکەن ڕاستەخۆ لەگەڵ هینەوە جا حەزم کرد ئەمە ڕوونکەمەوە لە ماوەی ئەم ساڵە لە 2015 سێ بلۆکی ئەو 6 بلۆکە کە فرۆشراوە زیاتر لە 8 ملیار دلار نەوتی فرۆشتووە ئەم هی 50 ساڵەدا بە 5 ملیار دلار اینجا وەرە با ڕوونیکەین ئەم 5 ملیار دلار با بسمۆ لای دکتۆر علی لەبەرەوەی کاتەکە ئەویش نەخۆین دکتۆر کەسێک مافی ئەوە هەیە پێشنیاری فرۆشتنی نقطەیەکی نەوت یا خود بیرێکی نەوتی بکات لە وڵات بێگومان نەخێر یعنی ئەو پێشنیارە ئەگەر جێبەجێ بکرێ بەڕاستی ئەوە کارەساتێکی ترە کە لەوانەیە تا چەند دەیەیەکی تریژ ئێمە باجی ئەو فرۆشت نەبدەین یعنی بەڕاستی لە چەر چ ئەساسێک و بە چ بەڵگەیەکی یاسایی تۆ ڕێگە بەخۆ دەی کە پێشنیاری فرۆشتنی بیرەنەوت بکەیت چونکە ئەمانە ئەبێ تەنها و تەنها بەکار بهێنرێن بۆ مەسلحەتی خەڵکی کوردستان یا خەڵکی عراق بەگشتی بەپێی دەستوری فیدرالی ومە تەنها مافی بەپێی دەستور ئێمە یاسایی قساکەین بەپێی دەستور يعني اما ما في تنها كردستاني بلكو ما في همو عراقيكي شل لهر شوينكي عراق به وكو شلون ايمش ما في من هي لهر كيلجيكي نوتي غازي لهر شوينكي عراق به بلام ام بيش جورا بيش نيارانا براستي وكو بيموتي اما اخات او نيكا اخات جير قرزيكي زوروا او نديكا بنيه تحتي اما ويرانا كان اساسو نيمانه اما دكتور خالد بالله هي چارەسەرێکی قانوني نابینەوە بۆ چارەسەری دۆستین و سامانی سروشتی دەبێت بە سیاسیین بابەت چارەسەر بکرێت بەڵێ زانی لەبەرەوەی کە ئێستا چارەسەرێکی یاسایی نییە پێ دەڵم چارەسەر ئەوەیە کە تۆ بچی لە دادگا مەسەن داوایەک تۆمارکەیت و بیبیتەوە بۆ نمونە بەس ئایا حکوومەتی هەرێم ئامادەی کوردستان ئەتوان دەست بۆ فایرینەوە بەرنێستا تصور ناکەم يعني زەختێک لەوان لە مەسەلەی ئەو مەسەلە حساسانەیە تدخل ئەکری يعني حکوومەت ڕێگە نادا بەوە ئەگەر دەریش چێ بڕیار کێ جێبەجێگە هەر بێ حکوومەت جێبەجەکە حکوومەت خۆی ئامادە نییە بێتە پێشەوە تەنها ئەوەیە مەسەلەن ئەبوایە لە سەرەتاوە من پێم وایە حیزبەکان ئەوەی کە خۆی بە معارەزە داعنێ ئەوان بەڕاستی ئەرکێکی زۆر قورسیان لە سەرشانت تا ڕادەیەکیش بەشێک لەم تاوانە هەڵ ئەگرن لەبەرچی لەبەر ئەوەی کە هەر لە ئەسڵە ئەبوایانەیان هێشتایە کە ئەم گرێبەستەنەوتیانە بەو شێوەیە بڕوە یعنی مەسەلەن بۆ نمونە کە چوونەتە تورکیا عقدێکیان کردو بۆ 40 ساڵ نازانم بۆ 50 ساڵە باشە لەسەر چه ئەساسێک و ئایا بەندەکانیان عقدە چییە با کەسێک بیبینێ یعنی هیچ نەبێ پەرلەمان بیبینێ باشە دکتۆر کاتێک دۆستی نەوەدیا خو دۆستی مامەڵەکردن بە سامانی گشتیەوە شەفاف نییە ئەم ناشەفافونە هیچ گومانێکی خێری لێ یەکرێت یاخود هیچ کاتێ نەشەفافی گومانی خێری لێ ناکرێت بەڕاستی و ئێمە خۆشمان ینی خەڵک هەستی پێ ئەکا کە ئەم داهاتە ئەچێتە کۆ دیارە ینی هەندێک کەس دەستی بەسەراگرتووە بەکارێنێ بۆ مەسلحەتی تایبەتی خۆیان بۆ مەسلحەتی حیزبی تەسک تۆ هیچ کاتێک ینی ئێمە شتێکمانێ ریسۆرس کێرس ینی ئێمە ئێستا ڕێک لە وڵاتانەین کە نەوت بۆتە نقمەتێک یا بۆتە نەفرەتێک بۆمان چونکە بەڕاستی ئەوە تا ئێمە لەوەتی نەوت ئەنێرین ژیانمانەوەی کە خراپتر بووە چونکە پێشتر کە نەوت نەبوو چۆنێ بووە بەغا موچەی ئەنارد بەڵام ئێستا ڕۆ ئەموچەش نادرێت لە کاتی خۆیان باشە دکتۆر بۆ خۆت پسپۆڕی مەجای شەفافیەتی لە وڵاتانی کە بە شێوەیەکی شەفاف مامەڵە لەگەڵ دۆستی سامانی گشتی دەکرێت چۆن ینی ڕێوشێنەکانی مامەڵەکردن چۆنن بە شێوەیەکی شەفاف لە وڵات بێگومان پەرلەمان ینی لە زۆربەی سەریگە ئێمە حکوومەت لە زۆربەی وڵاتەکانە حکوومەت ڕێگەی پێ ئەدرێت کە ئەو تەسەڕوفاتانە بکە بە ماڵی گشتی وەکو ئەوەی کە نوێنەرێکی هاوڵاتی بێت ئێمە دایمە بە پەرلەمان تاڕڵی نوێنەری هاوڵاتی بەڵام حکوومەتیش بە هەمان شێوە هەر نوێنەری هاوڵاتیە ئەمیش ئەبێ لە بری لە مەسلحەتی گشتیە ئەو شتانە سەرف بکات ئەو بارەی بەڕێوە بەرێت چۆن بەڕێوە بە چۆن بەڕێوەی نابە ئەم مەسەلەیە زیاتر دیوانی مەسەلەن بۆ نمونە دیوانی چاودێری دارایی لە وڵاتەکانی وەکو ئەمریکا کە شتێکی لەو بابەتیان هەیە بە تەواوەتی ئاگاداری ئەو مەسەلانن داهاتن مەسەلەن بۆ نمونە پەرلەمان ئاگادارە مەسەلەن ئەم عقدە چۆن وڵاتانی ئەمریکا ڕەنگەوان بۆ خۆیان باوەڕێن بە دیوانی چاودێری خۆیان هەبێت بەڵام بە ئەو مواسانی ئێرە ڕەنگە زۆربیان گومانی لەسەر بێت ئەمە هەر کێشە نییە تەنها لە کوردستانە بەڕاستی ئەمە ئەگەر زۆر داتامان هەیە کە باسی ئەوە کە زۆربەی زۆری ناشەفافیت لە قتاعی نەوت و گازە لە وڵاتانی کە نەوتەنێرن دانی لە 20 ساڵی داهاتوە لە سایان نەوەتی ئەو وڵاتانی کە نەوتەنێرن وڵاتە تازەگە شەسەندەکان کە وڵاتانی جیهانی سێن لە زۆربەی ئەم وڵاتانەیە ناشەفافیت هەیە بەڵام ئەو ڕادەی کە ئەو ڕێژەی کە لای ئێمە هەیە بەڕاستی ڕێژێکی زۆر ترسناک نمونەی هەرێمی کوردستان ئێستا لە هیچ وڵاتێک هەیە ئەو جۆرە ناشەفافیەتە
ئەمە لێکچوونمان هەیە تۆ ئەگەر مەسەلەن بڕیار بی کە ئێرە ینی هەرێمی کوردستان ئێستا لەکوێسێ لە مامەڵەکردن بەداهاتیش مامەڵە ینی تۆ حساب کە عێراقێکە لە گەندەڵترین وڵاتەکان لە ئێمە باشترە ئەنجا تۆ حساب ینی هەر زۆر بەیانتیادی تۆ حساب کە ئێمە لەوەش نزمترین ینی چونکە بەڕاستی ئێستا عێراق بوشتە ئەندام لە مبادرەیەکمان هەیە مبادرەیەکی بەڵێ EITI ئەندامە لەوێ لێرە بەپی ئەو مبادرەی مجموعەیە پرینسیپڵیان هەیە مجموعەیە مەبادیان هەیە لەسەر شەفافیت عێراق ئەندامە لەوەیە و بەپی ئەو پرینسیپڵانەی کە ئیمزای کردووە عێراق ڕاستە شتەکە ڕسمی نییە زیاتر وەکو مەسەلەن زیاتر چۆنەتی داها زۆر بەسیط ینی مەسەلەکە بۆی نەیکەین بە شتێکی زۆر قورس چۆنەتی فرۆشتنی نەوت چۆنەتی بەڕێوەبردننی نەوت چۆنەتی تەدقیقکردنی داهاتەکانی نەوت چۆنیەتی مەسەلەن خەرجکردنی ئەو داهاتانە چۆن خەرجانی ئەمانە هەمووی ئەو پرینسیپڵانن کە بەڵێ تا ئەتوانی بڵێ تاڕادێک پێوەری نێودەوڵەتین کە زۆرێک لە وڵاتەکە پێوەرانەوە جودیە لە هەرێمی کوردستان ئێستا ئەگەر باسی ئەو بکەی داهاتی نەوت ئەوە هەمومان نەزانین کە نازانرێت چۆنە چونکە بۆ نمونە ئێمە هەندێک ئاماری ڕسمیمان هەیە کە بە بۆری نەوت بە چەند ئەفرۆشتێت چەند ئەفرۆشتە ئەی ئەو شتانی پشت ئەوە مەسەلەن بۆ نمونە بە تەنکەر کێ چۆن ئەفرۆشتێت بە قاچاقبردننی نەوت هەیە یان نییە بەڵێ هەیە ئایا چۆن معاملەی لەگەڵ کراومە لە ڕووی یاساییەوە وەکو خۆی ماوەتەوە کەواتە ئێمە شەفافین مەسەلەن ئێستا حکوومەتی هەرێم عەقدێکی کردووە لەگەڵ ئەو کۆمپانیای تەدقیقەکان کە زۆر بەناوبانگ لە مەجال کۆمپانیای دیلۆت کە باز دەکرێت گرێبەستی چاودێری لەگەڵ کراوە ئەمانە دەبنە پێوەر بە ئەوی بڵێن کە کەرتی نەوت لە هەرێمی کوردستان شەفاف ئەمە کێشەکە لێرایە ئایا ئەم ئیتیفاقە بۆچی بۆ پەرلەمان نەیکرد لەگەڵ ئەو کۆمپانیانەیە کە بێتە چارێک لەسەر حکوومەت يعني بو استو لقال حكومه عقدي للجهان يعني لجاني معامله كردن برنو تا كومباني معتبر نباورن بيدك بلا وكو شيء خوان زور بروفيشنال مجال استغلال كردني كذا وكو شيء خوان زور بروفيشنال يعني او براستي قرصه بضيار بي اتحاد نزاني تجربيان شو انا بلا وكو ناوي باشيان هي بروفيشنال ايش كان خوانه كيشك او عقدي كردو لقال حكومتي هريمه با ام عقد لقال برلمان بيكردا بون بوچی لەبەرەوەی بتوانێت بەکاری بێنێ دکتۆر غالب باشە پەرلەمانی کوردستان زیاتر دڵسۆزی خەڵکی و بەرژەوەندی خەڵکیەوە یاخود کۆمپانیایەکی جیهانی کە بێت چاودێری داهاتی نەوت بکات بۆچی ئەمریکا لە بری پەرلەمان و مؤسساتە نیشتیمانیەکانی دیکە بە کۆمپانیایەکی نێودەوڵەتی بەسپێردرێت طبعاً دکتۆریش باسی کرد ئەو کۆمپانیا دەبووە پەرلەمان بیکات لە هەر لایەنێک لەگەڵ ئەو کۆمپانیا عقد بکەن ئەوە مەیلانەکە بە لایە و لایەنە و باشترین نمونە بۆم بابەتە نێچیرمان بەرزانی خۆی وتوێتی ئێمە عقدی 50 ساڵەکان ناخینە بەردەزان ئێمە کێشی عقدی 50 ساڵەکانمانەیە ژێر بەژێر کراوە یخۆ تۆ کە عقدەکە نەخستە بەردەستی چوزانێ چەند ڕێژە بۆ ئەڕوا بۆ من لە ئەوەڵەوە کە ئەم کۆمپانیا داررا پێم وت ئەم کۆمپانیا بە شەرعیەتکردنی دزیەکانی خۆیانە بە شەرعیەتکردنی گەندەڵە چۆن یاسای ژمارە 22 دانا بە شەرعیەتکردنی فرۆشتن و تاڵانکردنی نەوت بوو ئەوە ئەم کۆمپانیاش بە شەرعیەتکردنی ئەو دزی و گەندەڵانە لە کەرتی نەوتاکراوە من حەزەکەم یەکشت بڵێم وزارەتی سامانە سروشتیەکان هەموو مانگێک تقریبا زیاتر لە 900 ملیۆن دلار بە ئەیفۆرێک پێمانەڵێ چی لێ کردووە لە هەموو دنیا نەبووە بە ئەیفۆرێک تۆ پێم بڵێ 900 ملیۆن دلار چۆن سەرف کردووە دەبێ هیچ نەبێ تۆ 900 ملیۆن دلار سەرف کردووە دەبێ هیچ نەبێ هەر ئەوانە نەبێ 90 وەرەقەم پێ بدەی بڵێ چۆن سەرف کردووە بۆ خۆت دیارە بۆ خۆت و کۆندامی ئەنجومەن دوور و نزیک ڕەنگە چاودێری مەلەفی نەوت بکەی ئەو داهاتانی ڕادەگەیەندرێت لە هەرێمی کوردستاندا چەندی داهاتی واقعی هەرێمی کوردستان دەست هیچ واقعی نییە چکەزانی بووە ئەو ڕقمانەی جارێکان ئەدرێ هیچی تەواو نییە کاکە من هەموو جارێک چەندێندێ داهاتی هەرێمی سەیکە من هەموو جارێک پێش وزارەتی سامانە سروشتەکان داهاتی نەوتی مانگ بڵاوەکەمەوە ینی خۆم بە دواداچوونێکمەیە و لەگەڵ سەرچاومانەیە بۆمانی هەنێ گوێرە و سەرچاوانی تۆ کە باسی دەکەی ئێستا داهاتی نەوت لە ینی داهاتی نەوت مانگانە زیاتر لە 1 تریلیۆن دینارە زیاتر لە 1 تریلیۆن دینارە کە موچەی فەرمانبەرانی هەمووی پێ دەدرێت وای ئەوان کاکە دێت ئاشکراکە ئیسا بۆ 600 ملیۆن ئاشکراکە بەڵام 600 ملیۆنەکە وای لێکاڵەتی ئەڵێ 72 ملیۆنم داوەتە کۆمپانیا کەس نازانە داوەتێکێ ئەڵە 300 ملیۆنم داوەتە قەرز پێشوەخت نازانم لەکێ قەرزی کردو بۆچی کردوێتی لەسەر چ بناوە کەواتە بە ئەیفۆرێ وام لێ ئەکا کە من بڕوا بە قسەکانی ئەو بکەم کەسی هیچ بڕایەکەم دکتۆر غالب سەبارەت بە نرخی نەوت گرێبەستانی کە دەکرێت چۆن نرخەکە دیاری ئەکرێت یعنی بۆ نمونە زۆر جار هەندێک پەرلەمانتەر باسی لەو کرد و بەرمیلێک 15 دۆلاری ماوەتەوە ئەوی کۆزاری سامانە سروشتەکان باسی بەڵێ 11 دۆلاری جارێکان داشکاری لێکرێت سەیکە عێراق ئەگەر نەوت هەناردە بکە بۆ تورکیا بە بۆری تورکیا بڕوا 1 دۆلار و نیوە دات بەڵام ئێمە 3 دۆلار و نیوە دەین ئەمە بۆ يعني ئێمە نزیکترین لە عێراق کەواتە فایلی نەوتی هەرێم لە بەرژەوەندی تورکیا کاکە فایلی نەوتی هەرێم کاکە تورکیا وا مامەڵاکە لەگەڵ ئێمە ویلایەتێکی لە دەسەڵاتی عوسمانی بەڕاستی
و بە مامەڵەکردن و بەکڕینی نەوت و بە مامەڵەکردنی لەگەڵ بلۆکە نەوتیەکانی ئێمە وا مامەڵەمان لەگەڵدا دەکات و لەم مامەڵەکردە ئەو بیر لەوە ناکاتەوە یعنی ئێستا بۆ نمونەگەر بۆریەکەمان بە ئێران بێ باشترە لە تورکیا بۆ لەبەرەوە ئێران سێ وڵاتە لە نەوتە دووەم وڵاتە لە غازە پێویستی بە نەوت و من و تۆ نییە پێویستی بە غازی من و تۆ نییە ئەتوانین ترانزیتیکەینەوە بەڵام تورکیا وان نییە وەکو پێشووتر باسم کرد تورکیا پێویستی بە نەوتی هەرێمە بیکڕێت یا ئەیکڕێت یان ئەیبات کەس نازانێت بە ڕێژەیەکی چۆن ئەیبات ئەگەر بە نرخەکە ڕوونی بکەوە لەسەر چ بنەمایە مانگانەیە ئەو عقدانی کە دەکرێت چۆن لە عقدەکان نرخەکە ڕوو نەکرد خود بە سعری ڕۆژە چۆنەوە من نووسراوێکی وزارەتی سامانە سروشتەکانم لایە سامانە سروشتەکان دەڵێتی چۆن ئەو نرخە دیاری دەکرێت من نووسراوی وزارەتی سامانە سروشتەکانم لایە ڕوونکردنەوەی داوە بۆ کۆمپانیایەک کە نەوت دەرهێنێ ئەڵێ $11 داشکانەکەی لەگەڵ نەوتی برنتە $11 کەمتر بە نرخی برێن نەوتێنی کوردستان دەفرۆشێت بەڵێ $11 اینجا دۆلارێکی دانا نازان بۆ ترانزیت وەزارەتە بۆ بەڵێ من لامە بەڵامکەی دراوە دادگاەوە ئەهێنم بەڵام ئەمە خۆم بینیوە بە چاوی خۆم $11 بۆ داشکانن بە نەوتی برنت تەنها بە تورکیا دەفرۆشێت نازانم بۆ ئەفرۆشێت بەڵام ئەوەندە ئەزانم داشکانێکی زۆر دەکرێت من حەزەکەم یەک ڕوونکردنەوە لێرە لەسەرەوەی پێش ڕوونکردنەوە کە بدەوتێت تورکیا بازاری کڕینی نەوت نییە بەڵکو دەواازەیەک ئێمە باشتر منش وەکو تۆ وان بیر دەکردەوە بەڵام دوای ئەوەی کە ئەسراوەردوغانەوە دەوترێت ینی من خەڵکە من خەڵکەوا بیرم دەکردەوە بەڵام دوای کە ئەسراوەردوغان ئەو لێدوانەی دابوو لە شەرق ئەوسەتا بۆم دەرکەوت 56% نەوت یاریمی کوردستان بۆ تورکیایە و کەسیش نازانێت چۆن پێ فرۆشێ و چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت ئێستا قیمەتی لە 156 نەوت یاریمی کوردستان بۆ تورکیا تورکیا بە قسەی ئەو ئەسراوەردوغان کە بەڕێوەبەری گشتیەکەی من ئەمەوێ ئەوە بڵێم چۆن نەکرێ قسەکە ڕوون بکەوەیان چۆن گەشتیتەوە ئەنجامێ تەواو کابرا بەڕێوەبەری گشتی وزەیە لە پەیوەندیەکانی دەرەوەی تورکیا خۆی لێدوانیدا بۆ شەرق ئەوسەط ئەڵێ ئێمە لە 2016 11 ملیۆن تەن نەوتمان کڕیوە کە زیاتر ئەکا لە ناڵێ کڕیومانە لە بردومانە زیاتر لە 85 ملیۆن بەرمیل ئەکات باشە لەو فترەی کە ئەو قسەی تیا کردبوو تقریبا ئێمە 170 ملیۆن بەرمیل نەوتمانە ناردەکرد ئەگەر سەیریکەی ڕێژەکەی وا دەرەچێت ینی 56% بۆ ئەوە باشە کەواتە 56% بۆ ئەو بێت بە ڕێژەیەک بە سەرێکی کەمتر ئەمە ڕوونکەمەوە من ئەو سێ بلۆکە کە فرۆشراوە پارەکەی حساب کردوە لە 2015 $8 ملیار دەستکەوتووە عقدەکە بۆ 50 ساڵیە کەواتە ئەکاتە $400 ملیار لە هەموو دنیا تۆ بیرت لێ کردوت لە هەموو دنیا کەسێک هەیە ئەمەندە ناشارەزا بێ بلۆکێکی نەوت سێ بلۆکی نەوت بدا بە $5 ملیار بەڵام خۆی لە 50 ساڵەکە $400 ملیار مان دەستکەوێت تۆ ئێستا ئەوەی کە تەحکوم بە نەوت یاریمەوە کە تورکیا خودەرێمی کوردستان من پێم وایە تورکیایە بەڵام بە پشتیوانی بنەماڵی بەرزانی و بەکاریشی ئێنێت بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی زیام بکە بە شوێکی نایاسایی بمێنێتەوە و دیفاعی لێ بکە بۆی کە بمێنێتەوە نەوت خۆی دوو بۆعدی سیاسی و ئابوووریەکەی هەیە بۆ ئابوووریەکەی ئێمە ئەبینین نەموچەمانەیە نەوەزعمان باشە نە پرۆژە هەیە خزمەت گوزاریەکانی تر بۆ نمونە نەوتی سپیە کردومانەتە بازرگانێ بنزینە کردومانەتە بازرگای نەوتی ڕەشە کردومانەتە بازرگای کاتە هیچ سوودێکی ئابووری نەبوو سوودە سیاسەکەی دەوڵەتی کوردیش هەوسە تا ئێستا دروست نەبووە کەواتە بنەماڵێک بەرزانی بۆ خۆی بەکاری بۆچی باسی بنەماڵە ینی بۆ لێرە حکوومەتەیە لایەنەکان کاکەگیان ئەو حکوومەتێک کە ئێستا لێ بەرپرسیار نیە بۆ لایەنەکان لێ من ئەتوانمەوە بڵێم ئەم حکوومەتی کێسەی حکوومەتی پارتیە و ئەتوانم لێرە یەک وشەی تریش بڵێم قوبات تاالبانی کە جێگری نێچیروان بەرزانیە ئەگەر ئاگای لە کەرتی نەوت نییە و بە مامەڵانە دەکرێت دەتوانێت بڕوونکردنەوە بدا ئەگەر ئاگای لێتی ئەوی شەریکی ئەوە وەکەواتە شەریکی لەو گەندەڵیەدا کاتەیەکێتی شەریکە بێ لەگەڵی ئەنجا لایەنەکانی تر ئەم 6 بلۆکە فرۆشە یەک لایەنم نەبینی یەک ڕوونکردنەوە بدات یەک حزبم نەبینی بەیانامێک دەرەکە وڵی جاری وایە بەیانامە دەرەکە لایەنەکانی دریش بەرپرس ئەگەر بەیانامە دەرناکە کەواتە بەرپرس ڕۆ جاری وایە لە مانگێکە حیزبی وایە 4 جار ڕوونکردنەوە ئەدات با خێرە بۆ خۆ ئەم سەرۆت و سامانی مڵکی خەڵکە خەڵدەنگی داوەتە تۆ ئەگەر ناتوانانی پشتیوانی لێ بکە خۆ دەتوانانی بە بەیانامەیەک دژ ئەو بابەتە بوەستی دکتۆر علی باشە بۆچی ئێمە دەبێت لەبری ئەوەی چاوەڕێی پەرلەمان و دادگا و موسسە دەوڵەتیەکان بین داهاتی نەوتمان بۆ ئاشکرا بکات دەبێت چاوەڕێی حیزبەکان بین هەڵوێز ڕابگەێنن وەکو دکتۆر وتی نەوت بۆعدێکی سیاسی هەیە چونکە تۆ بتوانێتەوە ئەمە مەسلەیەکی استراتیجی و گرنگە بۆ هەموو وڵاتێک باش خۆ لە هەرێمی کوردستان داهاتی نەوت ناشەفاف نییە ینی بەڵێ ینی لە کوردستانە ئێمە خۆمان چیمان هەیە ینی یەکێ لە ڕووەکانی شەفافیت بریتە لە بەدەستگەشتنی زانیاری باشە ئەمە ئێستا ئەو قانونەشمان هەیە یاسای بەدەستخستنی زانیاری بەڵام
کاری پێ نەکراوە مەسەلەن بۆ نمونە ئەندام پەرلەمانێک بچێتە بەسیترین دائیرە ناتوانێت معلوماتی دەستکەوێت لە کاتێکیش ئەمە یاسایە و لە 80 دەوڵەتی عالەمە هەیە و یەکێکە لە ڕووە سەرەکیەکان ناڵێنەوە هەموو شەفافیت ئەوەیە چونکە معلومات ئەو معلوماتە چییە کە ئەماتێ ئەوە مهمە بەڵام ئەوەش جێبەجێ ناکرێت ینی تۆ چۆن بزانی مەسەلەن ئەمەش ئەم معلوماتانش کە ئەوە ئەدرێت زۆربەی زۆری وەکو دزەکردن دەست ڕۆژنامە نووسان و ئەندام پەرلەمانەکان ئەکەوێت ئەژینا بە هیچ شێوەیە تۆ ناتوانانی هەر ئەم شو من خۆم سێری ئەو خەرجیەکانی وەزارەتی سامانە سروشتەکانم کرد مەسەلەن ئەڵێ 300 ملیۆن بۆ ئەو پرۆژە ئەو شوێنە ئەی باشە چی بوو پرۆژەکە چی بوو کە هیچی تیانە ینی من چۆن بزانم ئایا تۆ ئەو 300 ملیۆنت سرف کردووە کە ئەڵا حساباتە لە هەرێمی کوردستان هێز یاسا ئەوەندە نییە حەقی ئێمە بپارێزە دۆ پشتی ئێمە پارێزە بەتاکید ینی تۆ وڵاتانی جیهانی سێ سەروەری یاساتیانە ینی زۆر لاوازە معنی تۆ سەرۆک پەرلەمانەکەت ئەگەڕێنرێتەوە لە سەیتەرەکە ئیتر بەتەمای ینی بەتەمای چیبی بەڕاستی بەڵام مامەڵی ناشەفاف لەگەڵ ئەو چەندە لەبارە بۆ ئەوەی دەسەڵاتی دیکتاتۆر دروست بکات دەسەڵاتێک لە سەروی ڕێساویاسە ئەوە کێشەکە ینی ئەم داهاتینەوەتە بەشێکی زۆری بێجگەل لە مەسائلی شخصی بۆچی بەکارێنرێ بۆ بەهێزکردنی سیاسی بەکارێنرێ بۆ خەڵککردین بەکارێنرێ بۆ دەنگکردین بەکارێنرێ ئەمە بۆ مەڵی ناشەفاف بنوتەوە مەجای زۆری تێدایە بۆ بکرێت بۆ گەندەڵی دوای شارەنگدانەوەی زۆر خراپی ئەبێ لەسەر تەرکیبەی تەنانەت ئیجتیماعی سیاسی ئەو مجتەماعش ینی هەر ئەوە نییە کە مەسەلەن تۆڵی ئەم پارەی ئەڕوا بەڵام مەکو پێم وتی تۆ لە ڕووی سیاسیەوە بەکارێنرێ بۆ یەکلاکردنەوەی معادلەکان بۆ یەکلاکردنەوەی کێشەکان تەڕافێک لەوانەیە بە قووەت ببێت لەسەر ئەو حسابی کە دەنگ بکڕێ خەڵک بکڕێ بۆیە ئیتر ئێمەش ینی شتێکی وا نامێنێتەوە بۆ خەڵک بۆچی چونکە تۆ کە خەڵک زعیف بوو لە ڕووی مادیەوە بەڕاستی ئاسانە کە ملکەش بێ بۆ هەندێشت بۆ هەندێ مەسائلی مادی و بکەوێتە ژێر ڕکێفی حیزبێکەوە ئەمە کێشەکان ینی شەفافیەتی سیاسی لە پشتەوە بەس لە مانەوەیە بە شێوەیەکی ناشەرێ ئیتر زۆر ڕووی هەیە بەڵێ یەکێ لە ڕووەکانی ئەوەیە کە وەکو پێم وتی بۆ بەهێزکردنی حیزبێ حساب بکرێت لەسەر ئەساسی حیزبەکانی تر بەڵام ینی وەکو بەجەنابتم بود ئێمە ئەبێ بەڕاستی کۆڵنەی لەو خەباتە مەدەنیە چونکە هیچ ڕێگەیەکی ترمانە دەوترێت زۆرینەی وڵاتانی نەوتیان تێدایە نەوت لەبری ئەوەی بوو بێتە بەرەکەت بۆ خەڵکی بۆتە لەعنەت ئەم قسەیە ڕاستە یاخود ئەمە تەنها بۆ دەسەڵاتە ناشەفاف و دیکتاتۆرەکان ڕاست ئەمە تا ڕادێکی زۆر ڕاستە ینی تۆسەی نایجیریاکەی تۆسەی ڤەنزوێلا بکەی ئەمانە نەوتێکی زۆریان هەیە بەڵام کەوتون و یاسا تێندا سەر یاسا بەو شێوەیە نییە نەخێر ئەوانیش ینی گەندەڵی هەیە بەڵام بەڕاستی ئەوەی ینی لە خلالی ئەو ماوەی کە من سێری ئەو بابەت و لێکۆڵینەوانم کردو ینی ئەوەی لە کوردستان هەیە بەڕاستی بێسەروبەرترین نمونەیە لە گەندەڵیە ینی کە هیچ شەفافێتێکی تیانە و لە بەرچاوی وڵاتە دواکەوتەکانەوە هەر ئیشتا لە پلەیەکی زۆر خراپە باش دکتۆر سەبارەت بە فرۆشتنی نەوت بۆ ماوەی ساڵێکی زۆر بۆنە 50 ساڵ 40 ساڵ 30 ساڵ ئەم گرێ بەستە نێو دەوڵەتیانە بەچ پێوەرێک دەکرێت یا خۆ ڕێگە دەدرێت بۆ نەوتی 50 ساڵی دیکە نەوتی نەوەکانی ئێمە بێت ڕەنگە لە وڵاتەیە بەڵێ هەموو ڕێگە بە فرۆشتنیان دەدرێت ئەمە مامەڵەیەکی قانونیە ئەمە وتمان ئەوە یاسایی نییە و ئەم مەسەلانە ئەبێ لە پەرلەمانە باسکرێ ئەبێ نوێنەری خەڵک باسی بکەن نەک حکوومەت بەسەر بەخۆ بچێ ئەم ئیشە بکات لەسەر ئەساسی ئەوەی باشە گرێبەستکردن بۆ فرۆشتنی نەوت پێویستی بۆ هەموو ساڵە هەیە بۆچی پێویستە بە ساڵانێکی درێژ بکرێت ئاخر ئەوە بڵێن ئەوەشێکێکە لە کێشەکان ئایا تۆ چ مەبەستێکت هەیە کە مەوداکەی ئەوە درێژە ئەو گرێبەستە وانە مەبەستەکە چی لێرە تۆ لە پێش هەموو شتێکە کاتێک ئاسایی ینی ئەلەوانی ئاسایش بێ عەقدێ بۆ 20 ساڵ بۆ 25 ساڵ بێ بەڵام ئەو عەقدە چییە ینی کێشەی ئێمە ئەوەیە کەس نازانێت چییە کەس نازانێت لەسەر چ ئەساسی ڕێکەوتون و ئەساسە یاسایەکەی چی بووە و حەقی هەرێمی کوردستان لە مایە چەنە کەس ئاگادار نییە و من پێم وایە ئەمە نەک هەر تەنها لە هەرێمی کوردستان کۆمەڵێ کەسی کەش لە تورکیا لە پشتی ئەم مەسەلەوەیە کە دکتۆر ئەم گرێبەستانە دیارە ڕێوشێنی یاسایی خۆی هەیە تاوان یاسای نێودەوڵەتی بە زۆرێک لە جۆرەکان عیلاقاتی ئابووری وڵاتانی ڕێخستووە خەڵکی کوردستان ناتوانن لەو دەرەچە نێودەوڵەتیانەوە چارەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی ڕێگە نەدرێت سامانی هەرێمی کوردستان مامەڵەی نێودەوڵەتی پێوە بگرێت بە شێوەیەکی نایاسایی ئەمە بەڕاستی قورسە ینی تۆ ئەوە کەوێتە سەر لەبەر ئەوەی مەسایلی قانونیە دوای ئەوە کوردستان ئێستا موقعی هەیە لە قانونی نێودەوڵەتیە بخۆی وەکو دەوڵەت نەخێر خۆم هەمومان نەزانین ئێمە بەشێکین
لە عراق یعنی من دەوڵەتێکی سەربەخۆنی باوەکو سەربەخۆش تەسەڕف بکەین بەڵام وەکو لایەنە قانونیەکە ئێمە تا ئێستاش هەر بەس خۆم گرێبەستی کراوە گرێبەستینەوە دەوڵەت یانی بمان و نەمانێت گرێبەستێک کراوە بۆ فرۆشتنینەوە تێرەمی کوردستان لەگەڵ وڵاتێکی خاوەنی سیادە ئەمانە هەمووی کێشەی لەسەرە بۆچی چونکە ئێمە خۆمان نەزانین ئێمە حکوومەتی ناوەندی لەگەڵ حکوومەتی هەرێمە کۆک نییە لەسەر ئەو مەسەلانەوە ڕازیش نییە پێی باش شارەزای لە مەجای شەفافێت ئەم نەوتەی ئێستا هەمانە نەوت و سامانەکانی تر کە لە هەرێمی کوردستان هەمانە ئەم نەوتە خۆمان بیفرۆشین باشەیە خودت بینێن دە وڵاتی عێراق خاوەنی سەروەری و سیادەی و وڵاتە بۆ خۆی ئەوەیە نەکەوێتە سەر مەسەلەن ئەو جۆری عەقدوشت ئەو ڕێکەوتنی کە ئەکرێت یعنی مەسەلەن ئەگەر ئابم شێوەیە بێ وەڵی باوەڕ ناکەم هیچ باشی هەرێمێک کە مووقعی نێودەوڵەتی لاواز بێ بەراورد بە دەوڵەتێک دەتوانێت ئەم جۆرە مامەڵانە بکات ئەمە مزازەفە نیە ئەمە کێشەیە بەڕاستی ئێستا خۆی عێراق زۆر جار باسی ئەوەی کردووە کە ئەم گرێبەستانە نایاساین چونکە دەستورەکە واناڵی کێشەی ئێمە بە دەرەجە یەک لە عێراق دەستورەکە سەبەبێکە لەوەیە چونکە زۆر ناڕوونە هەر ئەوەندە بە شێوەیەکی گشتی هەندێک عێراق مشکلی دروست کردووە یعنی بەشێک لە مشکلەکان ئەوەیە کە ئێستا دەوترێ بەشێک لە گرفتەکە ژێ کار بە دەستور و یاسا ناکرێت لە هەرێمی کوردستان سەریگە لە کوردستانە من ئەتوان لە زۆربەی حکوومەتی جیهانی سێ ئیش بە قانونی یاساکەن ئەو کاتی لە مەسلحەتی مەسەلەن گروپەیە کۆمەڵەیان کەسێک بێ بەڵام لەو کاتا ئیشی پێناکا کە ئەزانێ مثلا لە مەسلحەتی خۆی نییە جناب ئیشکردن بە یاساکان هەیە بەڵام استغلال ئەکرێن هەمووی من دوایی بە کورتیە گەڕێم وڵاتەوە لە بەری وەختی بەرنامەکەم ماوەیەکی کەمە گەڕێم وڵات وەختی بەرنامەکەم زۆری نەماوە کارانم دەڵێن دکتۆر غالب دۆسەی نەوت و سامانی سروشی لە هەرێمی کوردستان بەدەر لە قسە سیاسیەکان کە کردت ئەوە کردت چۆن چارەسەر دەبێت بە شێوەی یاسایی چارەسەرەکەی ئەوەیە کە کەرتی نەوت لەژێر دەسەڵاتی کەسێک یان ئەنجومەنێکی نەوت و غازی دەرهێنیت و بیدەی بە کۆمپانیا سەربەخۆکان وەکو لە یاساکاتە کیبکۆ کۆم و کۆد و ئەمە یەک دوو هەوڵ بدەیت کە ببین بە ئەندامی ڕێکخراوی ئایتیایی شەفافەتی نەوتەڵی بۆی ئەو پێمان بڵێ مامەڵە چۆن بکەین لەگەڵ شەفافێتە وە سێهەم چاودێری دارایی نەوت فرۆشەکان ئەندامن لەو ڕێکخراو زۆربەی وە سێهەم ئەوەیە کە چاودێری دارایی حیسابات و تەقتیق وردبینی هەموو ئەو داهاتە بکە ئەگەینا داهاتەکەی لە ناو تا حتا داهاتەکەی لەژێر دەسەڵاتی ئەم برادرانە بێت کە لە وەزیری نەوت و ئەنجومەی نەوت و غاز بێت و لەژێر دەسەڵاتی پارەکە لە ناو بانکی ئەهلی بێ وەکو بانکی کوردستان من پێم وایە هیچ استیفادەیەکی نییە جگە لەوەی کە بگەڕێنەوە بۆ عێراق و عێراق جارێکی تر بوجەمان بۆ بنێنێ ئەو کاتە ئەتوانین موچەی فەرمانبەران بدەین و من پێم وایە نە حکومەتی هەرێم یعنی بە مانای هەردوو حیزبەکە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان حەز ناکە بگەڕێنەوە بۆ عێراق چونکە ئەگە بگەڕێنەوە بۆ عێراق بوجەمان بۆ بنێنە ئەوان ناتوان نزیل لێ بکەن دەوترێت بۆ خۆی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان و دەستکردن بە فرۆشتی نەوت زیانی ئەو بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەگەرنا بەر لەوەی نەوتە بێت هەرێمی کوردستان پشی خۆی هەبوو لە نەوتی عێراق نەوتیان دەرهێناوە بۆ ئەوەی بەکاری بێنن بۆ خۆیان نەک بۆ ئەوەی خۆشبەختی بۆ هاوڵاتیان تۆ دەڵێ کەواتە دەیانوێت نەوت بۆ خۆیان بفرۆشن و لە عێراقش بودجەی خەڵک بهێنن کاکە وایە هەروە بوو لە 2007 نەوتە فرۆشن لە 2007 هەتا ئەو کاتێک کە بودجەی عێراق بڕاوە 263 میلیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە کەس پیانی نەزانێت چۆن فرۆشتووانە باشە دوو داهاتیانە بوو داهاتێک هەبوو کە لە عێراقەوە هات ئەوە دەیان کرد بە موچە و دەیان کرد بە پرۆژە لە پرۆژەکانش غەدریان لێمانە کرد هاتن کۆمپانیا حیزبیانە هێنا بۆی هەمووی سەقەت دەرەچوو و بەشێکیانش بۆ حیزبەکان خۆیان جیاکرۆ لە 2010 ئێمە دەزانین 35 میلیۆن بۆ ئەم و 35 میلیۆن بۆ ئەو بووە و پارەی نەوتەکەش هەر بۆ ئەم و ئەو بووە بەڵام دوای ئەوەی کە عێراق ناتوانێت التیزام بەمینەوە بکە کەواتە عێراق بودجەی بڕی کە بودجەی بڕی بەس نەوت مایەوە اینجا ئەوان نەوت دەبەرەوە مامەڵەی چارەسەری دۆستەی نەوت و گاز و سامانەکانی دیکە لە هەرێمی کوردستان تەنها لە ڕێگەی پەرلەمانەوە دەکرێت بەتەئکید دەبێ ئەو کۆمپانیانە دروست بکرێ و لە ژێر دەسەڵاتی حیزبی لا بکرێتە ژێر دەسەڵاتی کەسی ئەکادیمی بەڵام بە ئاسانی ئەوانە ڕاستی دەبن کە دۆستی نەوت لە بندستی خۆیان دەبێ ئەو کاتە خەڵک و حیزبەکانی تر بێنە دەنگ ئەگەر ڕاستگۆن ئەگەر بەتایبەتی حیزبەکان ئەگەر ڕاستگۆن لەگەڵ ئەو پەیامانەی کە بە خەڵکیان داوە و داوایان کردووە کە نەوت شەفاف بکەن و داهاتی نەوت شەفاف بکەن دەبێ بێنە سەر خەت و حیزبێک ناکرێت پارتی دیموکراتی کوردستان 38 کورسی یعنی 38% بێت حکمی هەرێمی کوردستان بە تەواوەتی بکە من حەزەکەم لێرە بڵێم 100 ساڵە سعودیە ئال سعود حکمەکە بەڵام کەرتی نەوت بەدەست کەسی ئەکادیمەوەیە بەڵام لێرە ئێمە 24 ساڵە حکومەکەن نیو قەڕە حکومەکەین و زیاتر لە 14 ساڵی بەدەست حیزبێکەوەی خۆی مامەڵە بە کەرتی نەوت و کەرتەکانی ترەوە دەکات کاتەنەوە دەگەر بەم جۆرە بمێنێتەوە مامەڵی نوتیش ئەگەر بەم جۆرە بمێنێتەوە هەرگیز نابێتە چارەسەر نابێت هەرگیز چارەسەر نابێت بە ژمارە مەعانات جارێکی ئەڵێمەوە ئەگەر ئەوەندەی سعودیە کە 10 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکە هەناردە ئەکا و بەرمیلێکی نەوت بدەین بە $100 دێت بە ئەیفۆری هەموو داهاتەکەمان بۆ سەرفەکات و موچەی فەرمانبەر ڕوبع موچەکە دکتۆر خالب دەکرێت پارێزگاکان ئەنجومەنەکان مامەڵە بە فایلی نەوتەوە بکەن
دەتوانن لە عێراقەسە بەشێکیان مامەڵی پێوە دەکات و مامەڵەکەی چۆنە بۆ نمونە لە کەرتی پاڵ دروستکردنی پاڵاوگەیە کاکە لێرە تا پاڵاوگەیە دروستکەی ئەبێ وازانی مەحەتەی دروست دەکەی ئەبێ نێچێڤان بەرزانی خۆی واژۆی بکە و واژۆشی ناگە بۆ پارێزگای سلێمانی من زۆر باش ماوەی ساڵ نیوەکە پرۆژێکم بەکر قسێکت ماوە بۆ ئەوەی قسەی کۆتایی لە دکتۆر علی وەربگرم من دەڵێم ئەگەر کردی نەوت بەدەست وزارتی سامانە وەزیری ئێستا بێت و دەست ئەنجومەنی نەوت و غازی ئێستا بێت جگە لەوەی ئیسیفادەی هەیە بۆ حزب و حزبەکان دەوڵەمەند دەکات ئەوەندە هاوڵاتیان بەرەو خراپی دەبات و هەتا بێ بەشە کارەبا و نەوتی سپی و بنزینوانە بەرەو بازرگانی دەڕوا و قۆڕق دەگرێت لای بە حزبەکانەوە جارێکی باش دکتۆر علی کۆتا پرسیارمەوەی ینی لە بەڕێزتۆ بۆ خۆت پسپۆڕی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافێتی لە هەرێمی کوردستان ئامرازەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافێت ئێستا ئامرازی هەن ینی گومێدمان هەبێ پێیان ئێمە ئەو حکوومەتی هەرێم لە زیاتر ئەم شتانەوە کوڕووکەش وەرەگرێت مثلەن هەیەیەکی نەزاهەت بۆ دائانێ ئەڵێ ئەوە تا هەیەی نەزاهەم هەیە ئەوە تا دیوانی چاودێری داراییم هەیە ئەوە تا یاسای بەدەستێنانی زانیاریم هەیە بەس ئەوە تا یاسای نەوت و گازم هەیە بەڵام کێشە لێرە نییە هەیە ئەمانە جێبەجێ ئەکرێن لە واقعە هەم دەستەکە ناتوانێت لەو مەلەفانە بکۆڵێتەوە هەم دیوانی چاودێریش ناتوانێت هیچ ئامرازێکمان بەدەستماوە بۆ ئەوی ڕۆبەڕێم حکوومەتە بوون ئەڵبەت ئامرازی ڕۆبەڕبوونەوەی گەندەڵی دەڵن ئەمرازی ڕۆبەڕبوونەوەی گەندەڵی ئێستا لەم هەتا ئەبێ ئێمە خەڵک و حیزب و پەرلەمان زەخت لە حکوومەت بکە فشاری لێ بکە کە ئیرادەی سیاسی بۆ دروست بێت کە بەرەنگاری گەندەڵی بێتەوە غەیری ئەوە من تصور ناکەم هیچ یەکێ لەو ئالیەتە یاسایانە بتوانێت بمانگەێنێتە شوێنێ چونکە ینی هەیەی نەزاهە ئەبێت چی بکە مەسەلەن چۆن ئەتوانێت دەستی بگا بە فایلی نەوت کە لە کاتێکە فایلێکی زۆر هەستیارە ناتوانێت ئێستا بۆ نمونە بڕۆس ینی راپۆرتەکانی لێمە 45 کەیسی گەندەڵیمان ناردۆتە دادگاکان باش ئەو کەیسانە هیچی پەیوەندی بەنەوتەوە هەبووە ینی نازانیت هیچ واضح نییە دکتۆر علی کاتی بەرنامەکە تەواو بوو دیارە بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش دەکەم کە بەدیار بەرنامەکە دانیشتن زۆر سپاس بۆ وردومیانە بەڕێزەکەشم زۆر بەڕێز دکتۆر غالب محەممەد دکتۆرای دیارە لە شیکاری نەوت و گاز وەروە زۆر بەڕێز دکتۆر علی ئەحمەد کە بڕوانامەی هەیە لە مەجای شەفافێت و ڕوبەڕبوونەوەی گەندەڵی و مامۆستای زانکۆی لە کۆلێژی یاسا خواتان لەگەڵ بێت تا بەرنامەیەکی دیکە و زۆر سپاس بۆ ئێوە.